ڕێزمان و خوێندنەوەی کوردی بۆ پۆلی چوارەمی بنەڕەتی لاپەڕا 18 بابەتی کوردستان. پیرەمێردێ چووە قوتابخانەی گوندێ، لە حەوشەکەدا ڕاوەستا، دەورەیان لێدا مامۆستا. ها خاڵەگیان چیت گەرەکە، ها خاڵەگیان. پیرەمێردی بەستەزمان کە لاواز بوو وەک گۆچان، وتی توخوا مامۆستاگیان، فێرم ناکەی چۆن بنووسم کوردستان. ئەو پارچە هۆنراوە بە ناونیشانی کوردستان چێ نووسیتی؟ مامۆستا و شاعیر لەتیف هەڵمەت. لێرە نووسرایە لەتیف هەڵمەت کوڕی مەحموود کوڕی شێخ محەممەدی کەس نەزانیە. لە ساڵی 1947 لە شارۆچکەی کفری هاتۆتە دونیاوە. زیاتر لە 13 بەرهەمی بۆ منداڵان بڵاو کردوتەوە. لێرە شارۆچکە مانای چیەواتە؟ شارەکە زۆر گەورە نییە، تۆزێک کچکەترە لە شاری گەورە، ناوی لێدەنێن شارۆچکە. بەڵام ئەوەی ڕاستیبی لێرە نازانم ئەو وشەی کفری لەبەرچ لە نێو ئەو هەموو کەوانەی دانرایە. ئەگەر لە نێوان تەنیا 2 کەوانەی دابدرێ هەر باشترە. لێرە بنووسین کفری. ئەگەر یەکێک نەزانی شارۆچکەی کفری دەکەویتە چێندەر، دەتوانین ئەوها بچینە گوگڵ، لێرە بنووسین بە لاتینی گوگڵ ماپس. ئەوها ماپ، لێرە ماپس واتە نەخشە. ئەوجا کە نووسیمان کلیک بکەین بینە ماڵپەڕی گوگڵ ماپس، کە دەگەڕین دەبینین دێینە ئێرە. لێرە نووسیتیان ئەوە شارۆچکەی یان شاری کفریە. ئەو تۆزێک نەخشەکەی بچووک دەکەینەوە بزانین دەکەویتە چێندەر. وەکو لێرە دەیبینین دەکەویتە لای خوارەوەی کەرکووک و سلێمانی. ئەو ئێرە شاری کفریە. نێزییکی چییە؟ نێزییکی کەلار و نێزییکی خانەقینە. کاتە بۆ جۆرەی دەزانین بە نزیکەی شارۆچکەی کفری لە چێندەرە. کاتە شاعیری کورد لەتیف هەڵمەت لە شاری کفری لەدایک بووە. دەگەڕێینەوە لای کتێبەکەمان لاپەڕا 19. لێرە نووسرایە ڕاهێنانی ژمارە 1. وەڵامی ئەم پرسیارانەی خوارەوە بدەوە. پرسیاری ژمارە 1: ئایا پیرەمێردەکە خوێندەوار بوو؟ ئەوەی ڕاستیبی خوێندەوار بوو یان خوێندەوار نەبوو زۆر ئاسان نییە بزانین، بەڵام پیرەمێردەکە داوای کرد مامۆستایەکان فێری بکەن بنووسی کوردستان. ڕەنگە پیرەمێردەکە بتوانی نووسین بخوێنیتەوە، بەڵام ڕەنگە نەتوانی بنووسی. کاتە ئاسان نییە، بەڵام ڕەنگە بنووسین. نا، خوێندەوار نەبوو. ئەوها خوێندەوار نەبوو چونکە دەیویست فێربی.
دەیویست بزانی بنووسی کوردستان، دەیویست فێری بکەن، کەواتە نەیدەزانی. بەڵام وشەی خوێندەوار وشەی تۆزە گەورەترە لەوەی، چونکە زۆر کەس هەیە دەزانی نووسین بخینتەوە بەڵام نازانی بنووسی بە کوردی، بە کوردی ڕەنگە نەزانی بەڵام ڕەنگە بە زمانی دی بزانی، ئەوەش هەیە. کەواتە ئاسان نییە لێرە وەڵامی ئەو پرسیارەی. ڕەنگە پیرەمێردەکە خوێندەواری هەبووبی لە زمانە چی دیکە، بەڵام نەیزانیە بنووسی کوردستان. بەڵام لێرە ئەمن نووسیم نا خوێندەوار نەبوو، هەرچەندە ڕەنگە ئەو وەڵامەش زۆر ڕاست نەبی. پرسیاری ژمارە 2: چێ بوون ئەوانەی دەوری پیرەمێردەکەیاندا بوو؟ نووسرا بوو لە لاپەڕەی پێش ئەو لاپەڕەیە کە دەوریان لێدا مامۆستا. کەواتە وەڵامەکە چییە؟ مامۆستا دەورەیان لە پیرەمێردەکەدا. کاتە دەنووسین وەڵامی پرسیاری دووەم تەنیا وشەی مامۆستا یان مامۆستاکان ئەوها لێرە دەنووسی. پرسیاری 2 مامۆستا. پرسیاری ژمارە 3: پیرەمێردەکە لە قوتابخانەکە داوای چی کرد؟ ئەوەی ڕاستی بی ئەمن وەڵامی ئەو پرسیارم لە پرسیاری 1 نووسی، ڕەنگە زۆر باش نەبی. داوای ئەوەی کرد فێری بکەن چۆن بنووسی کوردستان. کاتە داوای کرد فێری بکەن چۆن بنووسی کوردستان. ڕاهێنانی دووەم: ئەم بۆشاییانەی خوارەوە بە وشەی گونجاو پڕ بکەوە. لێرە چونکە نووسرایە بە وشەی گونجاو، ڕەنگە مەبەستی تەنیا 1 وشە نەبی، بەڵکو هەندێک جار 2-3 وشە بنووسین. پرسیاری 1: پیرەمێردێک چووە گوندێ، چووە قوتابخانەی گوندێ. کەواتە لێرە دەنووسین قوتابخانەی گوندێ. نانووسین چونکە لێرە نووسرایە، کەواتە تەنیا قوتابخانە و دەیلکێنین بەو پیتەی لێرە. یان دەتوانین بنووسین خوێندنگەی گوندێ، هەر ئەویش ڕاستە. پاشان پرسیاری 2: ها خاڵە گیان. چ بنووسین لێرە؟ ها خاڵە گیان چیت گەرەکە. چیت گەرەکە، چونکە لە لاپەڕەکەی دیکە نووسرا بوو لێرە چیت گەرەکە واتە چت پێویستە. بە زاراوەی دیکە گەرەک واتە پێویستت بە چیان چت دەوێ. چیت گەرەکە یان پێویستت بە چیە یان چت دەوێ. کاتە دەنووسین چیت گەرەکە. پرسیاری 3: وەکو گۆچان لاواز بوو. لاواز مانای چییە؟ واتە لاواز بوو واتە کێشی کەم بوو، قەڵەو نەبوو، لاواز بوو. پرسیاری 4: فێرم ناکەیت چۆن کوردستان. لێرە ئەوەی ڕاستی بی دەتوانین بە کەیفی خۆمان گاری بکەم لە کوردستان، یان چۆن گەشت بکەم بۆ کوردستان، یان چۆن
ئەوجە مەرزنیە تەنیا من بم چۆن بچین بۆ کوردستان، چۆن پارێزگاری بکەین لە کوردستان، چۆن گەشت بکەین بۆ کوردستان. کاتە ڕەنگە بە هەزاران وشە بتوانین لێرە بنووسین، چونکە نووسرایە وشەی گونجاو. هەر وشەک بی کە هەست دەکەی دەگونجێ و باشە دەتوانی لێرە بینووسی بۆ ئەوەی نووسینەکەشت باش بی و بۆ ئەوەی بیرکردنەوەکەش بەربڵاو و فراوان بی. ئەوە باسی ئەو لاپەڕەیە. لێرە دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.